سرهلدان خەباتێکا دیا مێژوێ بوو di dîroka milletê Kurd da. Çirîska pêncî adara sala 1991 li derwazeya raperên dergehek bû ku di rojeka wekî Hevrû da li çardeh adara heman sal xelkê bajêrê Duhokê û derdûrên wê Serheldanê dest pê bikin. û hemî dam û dezgehên rijê mabehsa jinavçûyî jinav bibin. 27 ساڵە و بەریان هاو پشتێک و جێماوەرێن قەزا ئاکرێ و ئامێدیە و شانێن چێکدار و ڕێخستیە نهێنی سەرلداین و دەبەرێکا بەرفرە لە بادینان ڕزگار کرێن دەزگە و سازیên تەپە سەرکردیên بەعسە ڕامالین و ئەو باژارە بە هەوایە ئازادیە شادکردن. ئێدی حەماس و خۆرتیا زێدەتر لە جەم خەلکێ دەبەرا بادینان دروست بووە. ئەو بۆ لە بەریسپێدەیە چاردەی ئادارە ساڵە 1991 جەماوەرێ دووکا داسنیا و قەزا سێمێ لە یاروشابایە باژارێ دووکێ ئۆ بە هاریکاریە هێزێن پێشمەرگێ و شانەیەن چەکدار و ڕێخستیە نێنی لە گوربروسکە و بانگێوازیە ئیزگێ دەنگی گەلەی کوردستانێ خۆ بەرەفکردن و سەرهەلدانێ دەست پێ کرد. باژارێ دووکێ ژێ تۆز و گەمارە زوڵم و بەندەستیە پاقش kirin. سەرهەلدانا جەماوەریە ئادارا ساڵە 1991 و بەروەخت بەرنامەژە عالیە سەرکردایەتیە کورد بێ سەرپەرشتیە سەرۆک مام جەلال ve بۆهاتبوو دانان. بەرسفدانێک بوو دژی زوڵم و زۆرداریە دەهان ساڵان بوو دژی گەلەی کورد هاتە kirin. مینە وەرچەرخان و گوهارتنا دیروکیە دووزە گەلەی کورد لەسەر ئاستێ ناوخۆیی و نێودەوڵەتی گیاندە قوناغەکانی و فاکتەرێکی سەرەکیە پێخستنا تەڤایە civakê کوردەواریê بۆ بە تەفتەخ و çînê nûê ve. Dastanên azadkirina Duhok Amêdiyê zawîtayî sersing û çendîn deverên dî bi xwîna geşa dehan şehîdan hate tûmarkirin. Xelkê badînan delxûşin hem ber wê azadiya hatiye dî û Serheldanê bi pîroztirîn pêngava gelê Kurd dijî rejêma Beez dizanin. Jar Mihemed Kursat News Duhok.